بۆ پشتیوانی لە دایکانی خۆڕاگر. هەزاران کەس لە دایکان و باوکان، جگەرگۆشەکان، هاوسەران، خوشکان و برانی دادخواست خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی دادوەری و ئەمنیەتی حکوومەتی ئیسلامین بەو پرسیارەی کە عەزیزەکانیان بۆچی کوژراون، لەکوێ بە خاکسپێردراون، هەروەها خوازیاری محاکەمە و سزادانی بکەران و ئەو کەسانەش بوون کە فەرمانی ئەو جنایەتیان دەرکرد. لا 43 ساڵ لەوە پێشەوە کە حکوومەتی ئیسلامی بە ئێعدام و جنایەت هاتە سەرکار، هەتا بە ئەمڕۆ دەیان هەزار کەس لە نێرانی سیاسی ڕژیم هەر لە کەسانی ئاساییەوە بگرە ئەوانەی کە مسلمان و شیعەی جێمەبەستی دەسەڵاتدارانی ئیسلامی نەبوون، لە خەڵکی کوردستان تا سیستان و بەلوچستان، خەڵکی خوزستان هەتا هێزە چەپ و ئازادی خوازەکان، بەهایی و بیرجیاوازەکان، تەنانەت مسافرەکانی فڕۆکە ئوکراینیەکەی کە بە فەرمانی ڕاستەوخۆی بەرپرسانی نظامی لە ئاسمانی تاران و بە موشک گیانیان لەدەستداوە و دایکان و باوکانی دادخواز بە شوێن محاکەمە و سزادانی بکوژانی ئازیزانی خۆیانەوەن. حکوومەتی ئیسلامی لەو بەدەگمەن نیزامانەی ئێستای جیهانی سەردەمەکە نەتەنیا جنایەت دەکات، بەڵکو دایکان و باوکانی دادخوازیش دەست بەسەر و زیندانی دەکات، ئەشکەنجەیان دەکات و با پەرەپێدانی تێرۆر و وەحشەت لەناو بنەماڵەی گیانبەخت کردوواندا هەوڵ دەدات بەر بە دادخوازی ئەندامانی بنەماڵەکان و دادخوازیە ڕەوا و ئینسانیەکانیان لە پێناو محاکەمە و بە سزا گەیاندنی قاتڵانی ئەشکەنجەگەر و جووخەکانی ئیعدام و بڕیاردەرانی ئەو جنایەتانە بگرێت. دایکانی دادخوازی ئیعدامەکانی دەی 60، دایکی پێشمەرگە و زیندانیە لە سێدارە دراوەکانی کوردستان، دایکانی قەتڵی عامی قارنێ و قەڵاتان، دایکی ترۆرکراوەکانی دەستی ڕژیم لە کوردستانی عێراق، لە تورکیە و وڵاتەکانی تری جیهان، دایکانی خاوەران، دایکانی دادخوازی ئابان و دایکانی دادخوازی چواردەیە جرم و جنایەتی ئیسلامی نەتەنیا مافی خۆیانە خوازیاری وەڵامدانەوە و ڕوونکردنەوەی مەرگی ئازیزەکانیان بن، بەڵکو مافی سروشتی و ئینسانی و سەرەتایی ئەوانەکە بەبێ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ تێرۆر و ترساندن و تۆقاندن خوازیاری محاکەمە و سزادانی بکەران و بڕیاردەرانی ئەو جنایەتانەی ڕژیمی کۆماری ئیسلامی بن. کۆماری ئیسلامی بە شێوەیەکی سیستماتیک لە دژی بنەماڵە ئازار چێشتووەکانی گیانبەختکردوانی سیاسی کار دەکات. هەندامانی بنەماڵەی گیانبەختکردوان دەست بەسەر دەکات و هەڕەشەی ئەشکەنجەکردنیان لێ دەکات. گەلێک جار لە پیشە دەوڵەتیەکان دووریان دەخاتەوە و بەر بە دامەزراندنیان دەگرێ و تەنانەت بەر بە خوێندنی ئەوان لە دانشگاکان و ڕشتە تایبەتەکانی خوێندن دەگرێت. ئەو سیاسەتە کۆنەپەرستانەیە لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە بۆ بنەماڵەی بەکرێگیراوانی سەر بە ڕژیم لەژێر ناوی بنەماڵەی شەهیدانی شەڕ و هیتردا گەلێک ئیمکاناتی ماڵی و کۆمەڵایەتیان بۆ لەبەرچاو دەگرن و بەکردەوە کردوونی بە بەشێک لە دام و دەستگای سیخوڕی و سەرکوتی خۆی. زۆریەک لە دایکان و باوکانی دادخواز لە زینداندان یان لە دەرەوەی زیندان لە ژێر گوشاری بەکرێگیراوانی ڕژیمدان، هەر بۆیە پشتیوانی و هاودەردی لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردوان و زیندانیە سیاسیەکان ئەرکی سەرشانی هەر ئینسانێکی شەریف و ئازادی خوازە. با پشتیوانی لە دایکان و باوکانی دادخواز نەهێڵین جنایەتەکانی ڕژیم بە بێدەنگی بەڕێوە بچن. داخوازی محاکەمە و بە سزا گەیاندنی بکەران و بڕیاردەرانی کوشتاری خەڵک مافێکی سروشتی و ئینسانی بنەماڵەی گیانبەخت کردوانە. پێویستە خواستی ئازادی خێرا و بێشەرت و مەرجی دایکان و باوکانی دادخواز و پێویستی محاکەمە و بە سزا گەیاندنی بکەرانی کوشتاری خەڵک ببێت بە خواستێکی خێرا و گشتگیر لە هەر خەبات و ناڕزایەتێکی جەماوەری دژ بە کۆماری ئیسلامی. دایکانی دادخواز بەڵگە و هێمای جنایەتەکانی ڕژیمی ئیسلامی لەلایەک و خۆڕاگری و خەباتی جەماوەری لەلایەکی ترەوەن. دایکانی دادخواز تەنیا دایکی گیانبەختکردوانی سیاسی و قوربانیانی شەڕ و جنایەتەکانی کۆماری ئیسلامی نین. ئەم ژن و دایکە ئازار چێشت و عەداڵەت خوازانە پێشەنگی دوا ڕۆژێکی باشتر و ئینسانی ترن بۆ کۆمەڵگای ئێران کە نابێت هیچ جنایەتێک بێوەڵام بمێنێتەوە. دەبێت بکەرانی کوشتاری خەڵک دادگایی بکرێن و بە سزای خۆیان بگەن. دایکانی دادخواز ئاڵا هەڵگر و موژدەبەخشی نیزامێکن کە تێیدا ئیعدام و ئەشکەنجەبوونی نابێت. بکەرانی کوشتار و لە سەرووی ئەوانەوە دەسەڵاتدارانی سیاسی وەڵام دەرەوەی دادگا جەماوەریەکان دەبن و
هیچ جنایەتێک بێوەڵام نامێنێتەوە. دایکانی دادخواز دایکی ئێمەن و ئازادی بێشەرت و مەرجی خێرای ئەوان خواستی سەرجەم جەماوەری شەریف و ئازادی خوازە.